با دروشمی بە هەماهەنگی و پێکەوە کارکردن زامنی سەرکەوتنی پرۆسەی پەروەردە دەکەین لە مەراسیمەکدا بە ئامادەبوونی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و مامۆستایان و خاوەن کۆمپانیا و پرۆژە و ڕێکخراوەکان و میوانان ڕێز لا کەسایەتی و خاوەن پرۆژەکان و ئەو کەساننرا کا خزمەتی بواری پەروەردەیان کردووە با دروستکردنی قوتابخانە و فێرگەی پەروەردەیی لا سنووری پارێزگای سلێمانی و بەشداربوون لە بەرەو پێشبردننی پرۆسی پەروەردە کە دابینکردنی شوێنی خوێندن یەکێکە لە بنەما سەرەکیەکانی سەرکەوتنی پرۆسەی پەروەردە. مەراسیمەکەش لە سەرەتادا دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی شەهیدان لەگەڵ سرودی ئەیڕەقی بوو چەند سرودێک لەلایەن خوێندنگەی ئەکرەم خەزاز و دواتر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی وتارێکی پێشکەش کردو. دواتریش وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە وتارێکدا دەستخۆشی خۆی لەو کەسانە کرد کە بەردەوام باکردنەوەی بینای خوێندن لە خزمەتی پەروەردەدان و ئەوەشی خستە ڕوو کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران ئاسانکاریان لە کارەکانی تریاندا بۆ دەکەن لە بەرامبەر کردنەوەی بینای خوێندن و فێرگەی خوێندن بۆ ڕۆڵەکانی کوردستان. ئەوەی قوتابخانە دروست دەکات، ئەوەی بینایی خوێندنگایەک دروست دەکات، کەواتە ژوویەک بۆ خۆی دروست دەکات و بەشداری دەکات لە ئاوادانکردنەوەی کوردستان لە دروستکردنی ئایندەشی گەشت بۆ ئەو وڵاتە بەتایبەتیەوە بۆ منداڵەکانی کوردستانە. بۆیە چەندە خەڵک هاوکاری بۆ دروستکردنی ئەو بینایانە ئەوەندە زیاتر خوددا ئەگریان دەداتەوە و لە مان کاتیشدا ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەبیر ناکەین و ئێمەش ئامادەین کە زۆر بواردا بەتایبەتی بەڕێز سەرۆکی حکوومەت ئاسانکاریان بۆ دەکەین. من وەکو وەزیری پەروەردە بەدڵ و بەجیان لەگەر معاناتی مامۆستایانی خۆشەویستی خۆماندامە و موچە حەقەکی یاسایی و سروشتی خۆیانە، بەڵام دەبێ ئێمە مڕاعاتی بارودۆخی هەرێمی کوردستان بکەین کە ئێستا کوردستان لە شەڕێکی زۆر گەورەدایە و لە هەمان کاتیشدا حکوومەتی بەغدا ماوەی ساڵێک زیاترە موچە بۆ هەرێمی کوردستان نانێری، بۆیە من دڵنیام مامۆستایانی ئێمە خۆڕاگرن و مڕاعاتی ئەو زروفەش دەکەن. ژمارەیەک کۆمپانیا و لایەن و ڕێکخراو بەردەوام لە خزمەتی پرۆسەی پەروەردەدان باکردنەوەی بینای خوێندن و لە مەراسیمەدا ڕێزلێنانیان پێشکەش کرا. لەوانە یوبی هۆڵدین و دەستگای ڕوانگە و گروپی کۆمپانیەکانی قەیوان و هیوا فاوندیشن و کارگەی چیمەنتۆی یەکگرتووی سنووردار و حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان و ڕێکخراوی یونیسێف و ئەوانی دیکە. ڕێکخراوی یونیسێفیش کە ڕێکخراوێکە لە ڕووی سێکسەری پەروەردە و بەردەوام لە خزمەتی فێرکردنی قوتابیان و لە ئێستاشدا بەردەوام بە دابینکردنی پێداویستەکانی خوێندن بۆ ئاوارەکان لە دۆخی ئێستای هەرێمی کوردستاندا بەردەوام لە چالاکیدایە باکردنەوەی کابینەی خوێندن بۆیان بۆ ئەوی لا پرۆسەی خوێندن بەردەوام بن. ڕێکخراوی یونیسێف لە دەمانێکە هاوکاری وەزارەتی پەروەردە دەدات لە باشترکردنی جۆرێتی خوێندن و هەروەها دابینکردنی فرسەتی زیاتر بۆ ئەو منداڵانەی کە لە دەرەوەی قوتابخانن. اینجا لەم چارچێوەدا چەندین قوتابخانەی دروست کردووە لە کوردستان. لە سەرەتادا قوتابخانە بۆ قوتابیانی ناوخۆ دروست دەکرا، بەڵام ئێستا لەبەر ڕەوشی تەنگەتاوی تەرکیزمان خستۆتە سەر ئەو منداڵانەی کە ئاوارە بوون، چی ئاوارەی دەرەوەی کوردستان چ ئاوارەی ناوخۆی کوردستان. لەم بوارەوەشدا چەندی قوتابخانە دروست کراوە لە کەمپی ئاوارەکان و بەردەوامیشین. لە پلانماندا هەیە ئەم ساڵەکە 4 قوتابخانەی تریش لە بۆ ئاوارەکان دروست بکەین. و بێجگە لەوەش ئێمە ئامادەین نەک تەنها دروستکردنی قوتابخانە بەڵکو هەوڵ بدەین شێوازی بەڕێوەبردننی قوتابخانەکان پتەو بکرێت، چونکەوەی ئێستا دەیبینی کێشەکە تەنها کەمی بینا نییە بەڵکو بەکارهێنانی بینایە. ئەوە گەورەترین کێشەیە لای ئێمە. بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی و ساڵانەوە بۆ ڕێزگرتن لەو کەس و لایەن و ڕێکخراوانەی کە هاوکاری وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانین بۆ دروستکردنی بینای خوێندن و کردنەوەیان ئەم مەراسیمانە ئەنجام دەدات بۆ ئەوەی ئەو کەس و لایەن و ڕێکخراوانە لەبیر نەکرێن کە خزمەتی خوێندکارانی کوردستان دەکەن. سروش عەبدول، تەلەڤیزیۆنی پەروەردەی سلێمانی.